ساڵانە لە مانگی دوو سێوە کە گەرمیان و کوێستان بە هەنگەکەین لە گەرمیانەوە هەنگەکانمان نەهێنینەوە بۆ کوێستانیان نیمچە کوێستان بیدایەت لە گەرمیانەوە هێنینە نیمچە کوێستان و دواتریش ئەیان بینە کوێستانی گەورەتر لە ساڵانە. ئەیتر ئێمە ڕۆژانە بە پێی شوێن و بە پێی کاتەکانمان بە پێی پێداویستی هەنگەکە بێ سەردانی هەنگەکانمان کەین. لەم وەرزەیە ئەبێلانی کەم هەفتەی 2 جار بۆ 3 جار ئێمە سەردانی هەنگەکانمان کەین ئەو پێداویستیانەی کە هەنگ پێویستێتی ئێمە بۆیان تەرتیب بکەین. لەم کاتی گەرمایە پێویستیان زۆر بە ئاوی پاک و سازگارە لەگەڵ شوێنی سێبەر و ئەوانە و زائیدەن ئەو پێداویستیانەی کە خۆی شانە زیادکردن و ئەوانەی بۆ هەنگەکانمانەکەین و بە بەردەوام فەحسی هەنگەکانمانەکەین بۆی کێشەیەک لە کاتی بەرهەمێنانی هەنگوی ناڕوونەیە و بتوانین ئەو هەنگانێک کە ئامادەمان کردوون بۆ بەرهەمی ساڵەکە کەم و کوڕیان نەبێ. لەم کاتەیە هەنگ بە تەواوەتی خۆی لەسەر سیستەمی خۆی کارەکە تۆ ناتوانانی بە هیچ جۆرە سیستەمەکەی خۆی لێ تێبگەی. ئەوەی کە لە ئێستاە بۆ هەنگ پێویستە تەنها زیادکردنی ئیتاری شانەیە، ئەو شانە ئەساسی کە ئینشەڵا دوای خۆم پیشانتانیەدەم. شانە دایکە دروست نەبوو لێوە داتانناوە ئەو بۆ یەکەم.
ئێمە هەنگاوانان ساڵانە بۆ بەرهەمی هەنگوین پشت بەسەر بە چەند بەرهەمێک گەبەستین. یەکێک لەمانە ئەم ئیتالەیە کە تەنها تەختەیەکە بەو جۆرە بەبێ هیچ شتێک و بەبێ هیچ مەوادێک ئەیکەینە ناو هەنگەوە، دواتر مەرحەلەی دواتری ئاوا دەرەچێت. هەنگەکە خۆی 100% سروشتی شانەیەکی زۆر جوان و تەبیعی هەڵەبەستێت و دواتری ژەر خۆی شیلەیەکی سروشتیەکا بەسەرە. خەڵکیش کاتێک کە بە ئێمە ئەڵێ ئایا شانەکەت سروشتیە یان ناسروشتیە، تەنها ئەم وەرەقە مێوەیە کە بەقەدەر ئەیفۆڕێک ئەستورە، وەرەقەیەکی ئەیفۆڕ ئەستورە. ئەمەش تەبعەن چەند سەرچاوەیەکی هەیە. بە لە لای خۆمان شانەکان ساڵانە ئەوانەی کە هەنگاوانن و هەنگیان زۆرە، ئەو مێوەی کە ساڵانە لیانەمێنێتەوە ئەیکوڵێننەوە ئەیکەنە قاڵبێک و دواتر لێرە لە سلێمانی لە ڕانیە چەند سارچاوەیەکی دووبارە بۆمان تەبعەکەرەوە هەر هەمان شانەکەی خۆمانە دروستیەکەینەوە، جگەلەوەی کە لە وڵاتانی تریشە و لە ئێران، لە تورکیا، لە سین لەمانە مەعبەلەکان دەیهێنن و هەنگاوانان بەکارهێنن. ئەم دەستکردە هەر مێوە، بەڵام ئەوەی کە لە مەعمەلەکان دروستەکرێت کۆمەڵێک مادەیە وەکو شیلەی هەنگوین و کۆمەڵێکی تر و ئەوانە ئەیتوێننەوە و دیسانەوە مێوێکی پێ دروستەکەن. لە ئەو هەنگاوان ئێمە تەنها ئەمە بەکارهێنین، یعنی ئەمە و ئەوە تەنها ئەو فەرقی هەیە، تەنها ئەو بەشە بچووکەیە، ئەو ئەساسە بچووکەیە. ئەگەنا ئیتر لەمە بەدەر 100% شیلەکە شانەکە هەنگ خۆی ئاوسێنێت و شەش پاڵۆکان دروست دەکات و شیلەی سروشتی تێگات. بە هیچ جۆرە مەوادێکی خراپی تێدا نییە کە تۆ بتەوێت بەکاری نێنی. مادەیەکەیە پارافین و ئەمانەیە، ئەوە زۆر هەنگاوان زۆر بەکاری نایانێ. ئەمانەی کە ئێمە وەکو هەنگاوانان بەکارهێنین سەرچاوەیەکی باوەڕ پێکراوە. من خۆم بۆ خۆم بەرهەمی کوردستان بەکارهێنم. ئێمە مەعمەلێکمان هەیە لە ڕانیە، مێوی قاڵبکراوی کوردستان دووبارە لە چا بەداتەوە. هەر ئەو مێوەیە کە تەبیعی ساڵانە هەنگەکە خۆی ئێمە ئیسفادەی لێ ناکەین و جاری وا هەیە ڕەشە یان بە کەڵکی ئێمە نایە، بە کەڵکی ئەوە نایە بیکەین و ناو هەنگەکە شانەکەی کۆن بووە، دووبارە ئەیتوێنینەوە و ئەینێرینەوە ئەیدەینەوە لە قاڵب و ئەساسەکەی پێ دروستەکەینەوە. تەبعەن ئەمە بۆ سەریعکردنی ئیشی هەنگەکەیە، ڕەنگە قووەتێکی زۆر زۆری بووە، شیلەیەکی هێژگار زۆر سرفکە، هەنگێک تا بتوانێت ئەم دوو ئیتارە بە تەواوەتی پڕ بکات. ئەگەر ئەمە بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژ ئەمە هەڵبچنێ، ئەمە لە کەمتر لە ڕۆژێکە لە لێشاوی شیلەیە، لە کاتێکا کە شیلە لە سروش زۆرە، احتیمالی تەواوی هەیە لە ڕۆژێکە یەک ئیتاری ئاوا ختمیش بکات و پڕیشی بکات لە هەنگوین. بەڵێ بە دڵنیایی و زۆر حەزی بە ئەم ئامادەکراوەیە، چونکە ئیشێکی زۆری بۆ ئەگەڕێتەوە. هەر وەکەوەی کە تۆ چۆن بتەوێت خانوویەک دروستکەی ئەساسەکەت حازر بێ، چۆنەوەکەوەی کە تۆ خەنگەک لێبیت و نازانم کۆمەڵێک بیدایەتە ئاچیتە ئەساس، نیوەی خەرجی خانووەکەت تێچێ. بۆ ئێمە شتێکی ئاسانە و ڕاستەوخۆ هەنگ ئیشی لەسەرکات و ئیشێکی زۆری لە کۆڵەکاتەوە. بە دڵنیاییەوە ئەم 100% سروشتیە مەرغوبترە و دوو بەرامبەرە لە نرخیشە. ئەمە بۆ ئێمە ڕەنگە زیاتر هەنگین دروستکات، چونکە وەکوی کە پێم وتی هەتا تۆ 2 کیلۆ لەمە هەنگێک دووە توی دروستەکات، ئەمە 4 ئیتاری ئاوات بۆ دروستەکات کە ئەگاتە 6 بۆ 7 کیلۆ هەنگوین. ئێستا لەبەرەوەی کە هەنگاوان بە شێوەیەکی زانستی هەنگ بەخێوەکات، تۆ ئەبێ بە بەردەوامی هەفتانە بزانی لە ناو هەنگەڵانەکە تا نەخۆشی چی ڕوویە، کۆمەڵێک نەخۆشیمانێ لە هەنگا ڕوویە، یەکێک لەوانە نەبوونی مەلیکێ. جاری وایە تۆ شاژنت دەردەچێت لە دەرچوونێکە قەلێگەی خوارد یان ناگەڕێتەوە لە کاتی جوودبوونە، یان هەنگەکە تووشی زوعفێکە بێ مەلیکە خۆیان مەلیکە کوژن، یا مەلیکە تووشی نەخۆشیێکە بێ، لە سنووقا بە ئاسانی تۆ ئەتوانی ئەمە کۆنتترۆڵکەی. بەڵام لەو زەمبیلێ و لەو خڵێفەی کە ئەو منتیقانە پێڵێن خڵێڤیان گۆزە، تۆ ناتوانی بە هیچ جۆرە کۆنتترۆڵی نەخۆشی و ئەو شتە سەرەتایانینە ئەوەت بۆ ناکرێ. بۆیە هەنگاوانی ئێمە ئێستا بە عیلمی ئیشەکات و ئەوێ ڕۆژانە و مانگانە و هەفتانە بە بەردەوامی بزانێ چی لە ناو هەنگەکەیان ڕووەدا.
من لە کاتی هەڵچڕینی هەر هەنگێکاک طبعا هەنگ بۆ هەنگ جیاوازە بەڵام ئێمە بۆ ئەوەی کە هەر هەم هەنگەکە ئیزعاجمان نەکات هەم هەنگەکەش خۆی ئیزعاج نەبێ هەست بە سترێس و ناڕاحەتی نەکا دوو جار ئەوە دووکەڵێکە دێن لەو هەنگە ئەو مادەیشی کەیکێنێ ناو هەنگەکە ئەبێ شتێکی تەندروست بێ ئێمە گەڵای کالپتۆز یان قەڵەمتۆز یان ئەو گیابەهاری بۆندارانە بەکارێنین بۆ ئەوەی کە هەنگەکە هەم بۆنێکی خۆش بە ناو هەنگەکە بەخشێ هەم هەنگەکەش ئارامەکاتەوە ئیتر لە شەڕ و لە پەلاماردان ئەکەوێت نەخێر هیچ زیانێکی نییە بگرە هەنگەکەش ئارامەکاتەوە بۆ ئەوەی کە هەست بە هیچ سترێس و قەلەقێک ناکە تۆ نا ئێمە هیچ دەرمانێ بەکار نایەنین بە تایبەتی لە کاتی وەرزی کۆکردنەوەی هەنگوینە هیچ دەرمانێک نابێ بەکاربێت تەنانەت دەرمانی چارەسەری نەخۆشیەکانیش نە چارەسەری سروشتی نە ناسروشتی تۆ بۆت نییە لە کاتی بەرهەمهێنانی هەنگوین لە کاتی کۆکردنەوەی شیلە ئەو مانگە یا ئەو مانگونیوە تۆ نابێ هیچ شتێک بەکاربێنی ئەگەر سوور زانی بێتە هەنگەکەت لە لێواری تیاچوونایە ئەو هەنگی کەدایانی بۆ هەنگوین بە هیچ جۆرە ناتوانانی هیچ مەوادێک بەکاربێنی چونکە ڕاستەوخۆ کارەکاتە سەر کوالێتی هەنگوینەکە و ئەو کەسەی کە بەرهەمێنێ لەبەرەوەی کە لەلایەوە معلومە هەنگوین خەڵکێکی زۆری هێزگار لەلای ئێمە بۆ چارەسەر بەکارێنێ بۆیە ئەو چارەسەرەکەی دەی بە خەڵک نابێ هیچ پێکاتەیەکی کیمیایی و ناتەبیعی لە سروشتی هەنگوینەکە تێک باتیایە بێ دووکەڵ بەعام بڵێ زەرری هەیە بۆ هەنگ بەڵام ئێمە تەنها بۆ پێداویستی هەنگەکە بەکارێنین ئەیناگەر دووکەڵێکی زۆر بێ بڵێ ڕەنگە هەنگەکە لەو سنووقە بە تەواوەتی بێتە دەرەوە ئێمە سەرەتا کە دێنێ ناو هەنگەڵانەکانمان ئەبێ بیدایەتە و ئیشانەی کە پێویستە بیکەین یەکێک لەوانە ئامادەکردنی دووکەڵێک بۆ ئەوەی کە بەکاری بێنین بۆ هەنگەکانمان بۆی هەنگەکانمان پێوە نەدەن یان بە شێوازێک سترێس و قەلەقیان کەم بێتەوە بۆیە یەکەم شتکەینە ناو هەنگەڵانەکانمان ئەوەی کە پێویستمانە پێش هەموو شتێک ئاگرێکە دووکەڵێکەکەین بۆ هەنگەکانمان و ئێمە بۆ دووکەڵیش ئەم گەڵا قەڵەم تۆزە کە بیدایەت پێم وتەنێم ئەم گەڵا قەڵەم تۆزە بەکارێنین بۆنێکی تایبەت و خۆشی هەیە و ئەمە پێڵێن دووکەڵ کێش دووکەڵێکی پێ ئامادەکەین بۆ هەنگەکانمان طبعاً دێین ئێمە لە هەنگەکانمان زیاتر لەو هەنگانەوە دەست پێ یەکەین کە پێویستیان بە فەحسکردن و بەو شتانەیە کۆمەڵێک شتمان هەیە ئێمە بێ کە لەگەڵ خۆمانە هێناومانە ئامادەیان کەین وەکو ئەم ئیتارانەیە ئەمە ئەساسەکانن پێویستمانن بەکاریانهێنین ئەگەڕێن بزانین چه هەنگێک لەو هەنگانەی کە پێویستمانە ئێمە فەحسی بکەین و ئەگەر ئیتارێک یا شتێکی پێویست بێ ئیشی لەسەرەکەی ئێمە هەفتانە جارێ دوو جار دێنێ ناو هەنگەڵانەکانمان ئەو هەنگانەی کە فەحسمان کردوون یان پێشتر داماناو نەبێ بە بەردەوامی ئێمە هەفتەی دوو جار بزانێکین چی ڕۆیە شانەیەک یان شتێکیان پێویست بێ پیان بدەین ئێستا ڕاستەوخۆ ئەم هەنگەی ئێمە لەبەرەوەی کە یەک دوو ڕۆژێک درەنگتر هاتوین شانەی زیادەی لێداوە کە ئەمە ئەبێتە سەرێشە بۆ ئێمە بەو جۆرە ئەو شانە زیادانە نابێت لێ بدا لەبەرەوەی کە ئەبێتە تێکچوونی ئەو ئیشەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین بۆیە ئێمە ئەبێ ئیتاری بۆ دابنین ئەساسێکی بۆ دابنین بۆیە ئەم زیادانە لێ یەکەینەوە و وەکو خۆی داێنینەوە ئیتارێک بەچەند ئەوەی کە تۆ پێویستە ئیتارێک بێ دوان بێ بووی داانی
ئەمە ئیشی ڕۆژانەی هەر هەنگاوانێکە لە ناو هەنگەکەی خۆیان کە ئەبێم ئیشانە بە ڕێکوپێکی بەبێ دواکەوتن و ئیهمالکردن ئەبێ بە بەردەوامی ئیشان لەسەر بکە ئەگەنا دوایی هەنگەکەت لەدەست دەرەچێت و ناتوانی سەیتەرە بەسەریا بکەیت. بەجددی ئەو دوژمنانە بە بەردەوام تۆ بێ لە کۆنتترۆلکردنیان نابی یەکێ لە دوژمنە سەرەکیەکان کە هەنگەوان زۆر بە بەردەوام ساڵانەمە گیرمان پێوی خواردووە گەنەیەکی ڤاروە هەیە ناو عیلمەکەی ڤاروایە ئەم گەنەیە لەسەر پشتی هەر کارەکەرێک لە گوڵێکەوە دێت لە هەنگێکەوە بۆ هەنگێکی ترە گوازرێتەوە دێتە ناو پورەکەی ئێمە بۆیە کاتێک کە دێت لێرە ئەچێتە ناو شەش پاڵوەکان و کاتێک شاژن گەرادا ئانێچێتە ناو ئەو خۆراکەکەی ئەوە خوات و دواتر باڵی ئەو کرمۆکەیش لە ئەخوا و لە ناویشیا بەشکەکە ئەبێتە چەندانەیەک بۆیە یەکێ لە دوژمنە سەرسەخت و قڕکەرەکان بۆ هەنگ ڤاروایە. جگەل لەوە ئێمە کۆمەڵێک مێرووی ترمان هەیە هەموو بڕوا بکە ئەوانەی کە دروست بوون لە سروشت زۆربەیان دوژمنی هەنگن. ئێمە چۆلەکەیەکمان هەیە ساڵانە کە بە عەرەبی وارواری پێڵێن یا وارو ڕەنگاڵەی پێڵێن لە لای خۆمان کەنەسمەی پێڵێن ئەمانە زەرێکی زۆر لە هەنگەدەن لەم مەوسیمەیشا زەردەواڵە و شەڭە سوورە و ئەمانە دوژمنێکی تری سەرسەختی هەنگن کە بەڕاستی ئەبێ بە بەردەوامی ئێمە سەیریان بکەین و نێڵین هەنگەکانمان تووشی شکست و نەخۆشی ببن بەڵام وەکو پێم وتن ئەبێ هەموو شتەکان لە کاتی خۆیان بکرێ بۆیە تۆزێک بۆ ئێمە ناڕەحەتە لە کاتێکە ئێمە خەریکی بەرهەمێنانی هەنگوینی سروشتین بەڕاستی ئەو دەرمانانە لەم کاتەیە لە کاتی مەوسیمیشی لە کۆکردنەوەیە بە هەموو شێوازێک بۆ ئێمە هەنگەوان مەمنوعە کارەکاتە سەر کوالەتی هەنگوینەکەمان بۆیە بە تەواوەتی ئێمە زۆر جار بەهۆی بێدەسەڵاتیمان بەرامبەر بە نەخۆشیەکان لە کاتی خۆیان ناتوانین ئەو شتانە بکەین ئەو عیلاجانیان بۆ بکەین بۆیە جاری وایە هەنگەکەمان لە دەست دەرەچەیان کاتێک ئێمە ئەتوانین ئەو ئیشە بکەین هەنگەکەمان لە دەست دەرچووە و کۆمەڵەیەکی تەواومان لە دەست دەرچووە بە ئاسانی و بە ناڕەحەتی بۆمان ناگاتەوە وەرزی داهاتوو. ئێمە ساڵانە بڵێن لە نیمچە کوێستانەکان لە 1/7ەوە هەتاوەکو نێ 15 بە پێی شوێن و بە پێی خۆراکی ساڵەکە دەورە بینێ بۆ هەنگ بڕین. ئەم ساڵ ئەلحەمدولیلا پێم وابێ ساڵێکی ناڵێم 100% زۆر باشە بەڵام ساڵێکی باشە سپاس بۆخوا بەچاو 2 ساڵ و 3 ساڵی پێشووە بۆ هەنگەوانان ئەلحەمدولیلا ساڵێکی باشە و تا حەدێک دەتوانین بڵێن هەنگەوانان سوودێگە بینین لە بەرهەمەکانیان. لەم منتیقەیەی من لە 1/7ەوە وەکو پێم وتی بە پێی ساڵەکە هەتا 15 مەوسیمی هەنگبڕینە لە هەنگەڵانەکەی من. ئێستاش ئەم هەنگە هەرچەند بە پێی بەروارەکەمان بێ کاتمان ماوە بۆ هەنگبڕین بەڵام دەخوا بە زیابێ وەکۆی کە پێم وتن
ئێمە ئەلحەمدوللیلا ئەم ساڵ ساڵێکی تەڕ و بارانایی بوو سپاس بۆخوای گەورە بەهارێکی خۆشمانە بوو بۆ هەنگەکان بۆیە ئەتوانین لەم بەروارەیە کە پێشمانگی حەوتە چەند شانەیەک هەنگوینی ختمکراوی پێگەیشتوو بتوانین دەربێنین شێوازی بڕینی هەنگیش بەم شێوازە تۆ سەیرێکە گەر هەنگەکەت هەنگوینەکەت سەری قەپات بوو بەو شێوازە سەری بە تەواوەتی قەپات بوو ئەوە هەنگەکە تەواوی ڕوتوبە و ترشاندن و ئەو شتانەی بۆ کردووە و ئەتوانین بڵێن هەنگوینێکی کامڵە ئیترا بەم شێوازە ئێمە ئەبێ ئەو هەنگانەی کە لە سەرەتی لێ بکەینەوە بە پەلکەجایەکی جوان هەنگەکە بتەکێنینە ناو کوورەکەی خۆی نابێت عەزێتی هەنگەکە بدرێ نابێ هەنگەکە عەزێبی بدرێ بەو جۆرە هەنگەکە پاکەیتەوە سلوقێکی پلاسیکی پاکت هەبێ وەکو ئەمانەی کە دروست کراون شتێکی زۆر جوان و ڕێکوپێکن ئاوا بەو جۆرە ئەو شانانەی کە ختمن تۆ ئەتوانی ئیسفادەیان لێ بکەیت و وەریان بگری ئەمە ئێستا ئەلحەمدوللیلا ئەم هەنگوینە پێگەیشتووە و هەنگوینێکی جوانە سپاس بۆ خۆی پەروەردگار ئەم ساڵ ئەبێ هەنگەوانان هەر هەمومان سپاسگوزاری پەروەردگار بین چونکە تا حەدێ سپاس بۆ خۆی گەورە ڕزقێکی جوان و پاکی پێداوین و هەر لە بەهارەوە هەنگ پێویستی بە خزمەتکردن و پێویستی بەوە نەبووە کە تەغزیەی بکەی تۆ شتێکی ناتەبیعی پێ بدەیت بۆیە ئەلحەمدوللیلا هەنگوینێکی ساغ و بێکێشەی تێدایە ئەو لایلۆنەکە ئێمە دیدین بەسەر هەنگا ئێمە طبعاً سنووقەکانمان کوالێتیەکانیان ئەو سنووقە تازانن کە دروست کراون پێیان ئەڵێن ژێرتۆڕ ژێریان کامل کراوەیە لە خوارەوە بە تەواوەتی هەوا ئەدا ئەم چەکمەجانە لەم وەرزی ئاوینەیە ئەبێ لا ببرێ ژێری ئەمە تەواوەتی کراوەیە بۆ یەکە ئەو کاتەی کە تۆ کە ژێری بە کاملی کراوە بوو ئەبێ سەرەوەی بە تەواوەتی کەپس بێ هیچ هەوایەک نەڕابۆیە و هەوایی کە لەسەرەوە دێ لەسەر و 20 سانتیم بۆ 30 سانتیمەوە جێگی دەبێت و ناتوانێت بەرز بێتەوە بۆ ئەبێ لەسەرەوە بە تەواوەتی ئەم لایلۆنە هەوا قەتعکا لە هەنگەکە ئێمەی هەنگەوان هەنگ بەگشتی لە جیهانە چەندین جۆر هەنگ هەیە ئەو هەنگێک کە لە کوردستانە هەنگەوانان بەخێوێکن و ماڵیەکەن و ئەتوانن سوودی لێ وەربگرن و زیادی بکەن چەند جۆرێکمان هەیە لە جۆرەکان بە پێی کوێستان و بە پێی گەرمیان ئەگۆڕێ هەنگی ئیتاڵیمان هەیە ئەوە چەند جۆرێکیان هەیە ئەوانە تایبەت یعنی زیاتر بۆ کەش و هەوای گەرمیانە خۆن کاردۆڤانە ئیتاڵیە لۆجستیکە باکفاستە ئەمانە زیاتر ئەو شوێنانەی کە طبعاً ئەوە هەر یەکە سەر بە وڵاتێکنەوانە
بۆ ناوچە گەرمێنەکان زۆر باشن. بەڵام ئەو توخمەی کاتۆتە کوردستانەوە پێیان ئەڵێن ئیتاڵیان کاردۆڤانیان ئەوانە بەپێی ئەو تەجروبەی کەلی وەرگیراوە هەنگاوانان بەکارهێنن زیاتر گەشە و شتی لە گەرمیانە گەشەی زیاترە. بەڵام بۆ نیمچە کوێستان و بۆ کوێستانەکان ئێمە چەند جۆرێکی تر بەکارێنین وەکو کرینۆڵی و وەکو کارنیکا وەکو کوردیەکەی خۆمان یان فرە ڕەگەزمان هەیە کە هەموو توخمەکانی تێکەڵاوە ئەمانە زیاتر بۆ نیمچە کوێستان و کوێستان بەرهەمیان باشە. ئێستا خۆم حاڵی حاضر کە شوێنەکەی خۆم گوندی ئاروزەر هەنگەڵانەکەی من کوێستانە من تەنها هەنگی کارنیکا بەکارێنم. چەند ساڵێکە لەسەری بەردەوامم و بۆ کەش و هەوای گوندەکەی من و کەش و هەوای ژینگەکەی من بە تایبەتی منتیقەی پێنجوێن گونجاوە. جۆرێکی تر هەنگەن ئەو هەنگانی کەماڵی ناکرێن شەمەتریکەیان لەلای ئێمە پێڵەن هەنگە بارامەیان شەپەتلوکە ئەوانە هەنگی کێوین کاگارام ئەوانە هەنگێک نین کە ئێمەی مرۆڤ بتوانین ماڵیان کەین دەستەمۆیان کەین بەرهەمیان لێوەربگرین. ئەوانە جۆرێکی ترن لەو جۆرانەی کە ئێمە ئیشیان لەسەرا ناکەین. بەڵام ئەو ڕەچەڵەکانی کە من باسم کرد ئێمە بۆ خۆمان ئیشیان لەسەرەکەین و بەرهەمیان لێوەرەگرین. ئەو هەنگانەی کە لە خارجین و لە دەرەوەی هێنن ئێستا بۆ ئەوەی کە من بەکارهێنم هەنگی کارنیکا بەڵێ بەرهەمی کوالیەتی تر و جوانتر و باشترە لە هەنگی خۆمانە. چونکە ئێمە ئەو هەنگە خۆماڵیە کۆنەی کە باو باپیرانمان بەکاریان هێناوە گۆڕانکاری لە جیناتیانە زۆر ڕوویاوە. ئێمە بە هیچ جۆرە ناتوانین جارێکی تر هەنگی کوردی نەوەتەکان و هەشتاکان بەخێو بکەینەوە بێنینەوە ئەگەنا بە دڵنیاییەوە هەنگە کوردیە قەدیمەکەی خۆمان لە هەموو ڕەچەڵێکێک بۆ کەشوهەوای خۆمان گونجاوە. بەڵام بەداخەوە ئەوە لە ناو چووە و بە هیچ جۆرە ئێمە لەو ڕەچەڵەکەمان دەست ناکەوێتەوە. خۆی گۆڕانکاری هەنگ زیاتر لە 150 بۆ بەرەوژووریشی نێرەکانن ئەتوانن گۆڕانکاری لە جیناتی شاژنا بکەن. بۆیە ئەو گۆڕانکاریەکە ڕوویداوە پەیوەندی بە کەشوهەواوە نییە، پەیوەندی بەو هەموو جیناتەوەیە کە لە خاریجەوە هاتۆتە ناوەوە لە ئێران و لە تورکیاوە لە ئەڵمانیاوە لە ئەوروپاوە هاتۆت لە کوردستان برێوی پێدراوە نێرەی ئەوانە گۆڕراون و ئەوەی خۆمان نەتوانراوە پارێزگاری لێ بکرێ. بۆیە ئەو جیناتە کوردیەمان نەماوە. بانگەشەی بۆ کرێ گوایە کە من بۆ نمونە شاژنێکم هێناوە لە ئەڵمانیاوە شەهادەی تایبەتی خۆی لەگەڵە و ئاوایە و کوالێتیەکەی وایە و نازانم چی. بەڵام بەگشتی ناڵێم ڕەنگە تاک هەبێ ئەوانە بە زانستی و بە شێوازێکی شەهادە و زۆر باش بە کوالێتی بێنە کوردستانەوە. بەڵام بەگشتی و شاژنانەی دێن هەر هەمووی بە قاچاق دێ و بگرە سەرچاوەکەیشی هەر دیار نییە کەس نازانێت چۆنە. هەنگ بەگشتی لە وەرزی شیلەیە ئەبێ ڕۆژانە لە هەڵهات هەر بیدایەتی شەبقی بەیانیەوە هەنگ ئەچێتە دەرەوە بۆ ئەو سەرچاوە گوڵانەی کە لە چواردەوری هەنگەڵانەکەی خۆیان هەیە ئەو خۆراکەی کە خۆی پێویستێتی ئەیهێنێ ڕۆژانە پێویستی بە ئەبێت تۆ کۆمەڵەیەک هەنگی زۆر بەقوتت هەبێ ڕێژەی هەنگە کارەکەرەکانت زۆر بن تا بتوانن ڕۆژانە بڕێک لەو هەنگوینەی کە هێنن لە خۆیان زیاد بێ بیکەن بە مەغزنێک یان بۆ تۆیان طبعاً هەنگ بۆ خۆی ئەکا ئێمە لێ ئەسێنین. بەڵام ئەوە بێ ڕۆژانە زیاتر لەو بڕی کە پێویستێتی بۆ بەچکە و بۆ خۆراک و بۆ گەرمکردنەوە و بۆ بەخێوکردنی بەچکەکانی ناوکوورەکەی زۆر لەوە زیاتر بێ. چونکە ئێمە لە وەرزی بەهارە لە پلەی 28 تا 30 بۆ 33 شاژن ڕۆژانە لە گەشەیەکی تەواوە لە جێوێکی تەواوە 2000 بۆ 2500 لە شەو ڕۆژێکا دائەنێ. بۆیە یعنی تۆ پێویستیت بە کارەکەرێکی هێژگار زۆرە کە بتوانێت ئەو بڕە شیلەیە بێنێتە ناو هەنگەکەی ناو کوورەکەی خۆی وەزائیدەن زیادیشی هەبێت کە خەزنی بکە بۆ چەند ڕۆژی داهاتوو. چونکە خۆتەزانی کە شوهەوای لای ئێمە ڕۆژێک شیلە هەیە ڕۆژێک بارانی لە بەهارە بارانی بەسەرابارێ ڕەنگە چەند ڕۆژێک قەتعی شیلە ببێ. ئێمە هەنگمان هەیە تەسەورەکەم ئێستا هەنگێکی سێتابق زیاتر بێت لە 50,000 کارەکەر 70,000 کارەکەر و ئەڕاتە سەریشەوە بۆ سەر و 100,000 کارەکەر کە لە شانەیەکە. بەڵام ئیعتیادی یعنی تۆ ئەبێ گیانی بزانی هەنگەکەت بۆ چیەوێ. ئەگەر تۆ هەنگێک هەر بۆ خۆی بێ شاژنێک بەس بە خێویکە ڕەنگە ئیتارێکی 2500 هەنگی بەکەڵکی شاژنێک بێ بۆ بەخێوکردنی. بەڵام ئینتاجی بۆ تۆ نابێ بەدەگمەن ڕوە بە هیچ جۆرە هیچ هەنگێلێتێک ناچێت لە سندوقەکەی خۆی بگوازێتەوە بڕاتە سندوقێکی تر. تەنها ئەوە لە نێرەکانە ڕوایان نێرەکان سنووریان نییە لە کاتی جوودگیریە نەک ناو هەنگەڵانەکەی خۆت بۆ هەنگێکی تر
تەنانەت هەنگی نێرەیەکی ئەم هەنگەڵانە زۆر ئاسایی بۆ هەنگەڵانێکی تریش بۆ جوودگیری ئەڕۆ. ئەوە لە کاتێکا ڕواایە پێڵێن تاڵانی هەنگەوانان پێی ئەڵێن تاڵانی کاتێکە کە لە شیلە لە سروشتا کەمە بێتەوە هەنگە بێهێزەکان ئەوانەی کە خۆراکیانەیە هەنگە بەهێزەکان هێرشیانەکرێتە سەر و بەڵێ تاڵانەکرێ.